بینران و بیسەرانی رادیۆ و تەلەڤیزیۆنی سلێمانی لە هەر شوێنەکەن سڵاوی ئەمەتان لێ بێوم کاتتان باش پرۆگرامێکی دیکەی ئێواری سلێمانیتان پێشکەش دەکەم بۆ ئەمڕۆ میوانداری زۆر بەڕێز خاتوو ژیان جەلالمان کردووە کە بەڕێزیان سەرنووسەری گۆڤاری هەردەمن قسە و باسەکەین لەسەر هەنگاو ئامانجەکانی گۆڤاری هەردەم ئەوەشمان بیر نەچێ ئەم پرۆگرامە بە سپۆنسەری سەرەکی هەویری دیدانی فلۆرۆداین پێشکەش دەکرێت. خاتوو ژیان سڵاوت لێبێ بەخێربەی. سپاس بۆ ئێوەش، سپاس بۆ ئامادەبوونت. خاتوو ژیان سەرەتای پرسیارەکانم لەوە دەست پێەکەم زانم باسێکی گۆڤاری هەردەم بۆ بکەی بیرۆکەی دروستبوونەکەی لە چیەوە سەری هەڵدا ئامانج لە دروستبوونی ئەم گۆڤارە چییە؟ وەڵێ زۆر سپاس دووبارە. بێگومان گۆڤاری هەردەم کە گۆڤارێکی وەرزیە و خاوەنی امتیازی بەشی ڕۆشنبیر و ڕاگەیاندنی پارتی دیموکراتی کوردستانە، بەڵام نیوەڕۆکی گۆڤارەکە گۆڤارێکی کلتوریە و گرنگی دانا بە بابەتە کلتوریەکان بە هەموو ڕەگەزەکانی کلتورەوە کە پێکهێنەری کلتورن و گرنگی کلتور لە چارەنووسی هەرنەتەوەیەک هەرگەلێکە بەشێکی دانەبراو لە ژیانی هەر کۆمەڵگە و هەرنەتەوەیەکە کە بەشێکی زۆر زۆر گرنگیشە بێگومان چونکە بەشێکە لە شووناس و لە پرۆسەی نەتەوە سازی و ئەوانە، بەڵام ئەکید یعنی بابەتێکە کە پێویستەکە گرنگی زیاتری پێ بدرێ و بەجددی و بەڕەشدی کار لەسەری گرنگی پێدانی بکرێت. بۆیە بێگومان هەوڵەکان یاخود بیرۆکەی سەرپێخستنی پرۆژەکە بۆ خزمەتکردنی کلتور بووە، بۆ پڕکردنەوەی کلێنێک بووە لەو کلێنانی کە هەبووە. بێگومان ڕەنگە ئێمە زیاتر لە ڕابردوودا گرنگیمان دابێ بە بابەتە سیاسەکان زیاتر و خۆت ئەو میدیانی کە هەبووە لە ڕۆژنامە و گۆڤار زیاتر گرنگیان دابێ بە بابەتە سیاسەکان، بابەتی ڕۆشنبیری و بابەتی کلتوریش بابەتێکی زۆر گرنگن. هەر لەبەر ئەمەشە ئەم بابەتتان داناوە بە کلتوری؟ بەڵێ بە ئەکید وە لەگەڵیشە بۆچی لەبەرەوەی کە بزات کە چقی گۆڤارەکە لە سلێمانیە ئەو قوڵاییە مێژووی کە سلێمانی هەیەی بۆ گۆڤارەکە بۆ بابەتە ڕۆشنبیریەکان بابەتە کللتوریەکان وای کردووە کە پێویست بکات بەوەی کە ئێمەش لێرە وجودمان هەبێ و ئامادەیمان هەبێ و هەروەها جێدەستمان دیار ببینن بەشێک لە خزمەتکردن بۆ ڕۆتە ڕۆشنبیریانی کە لە شاری سلێمانی هەیە. زۆر باشە. پێشتریش وەک ئەوەی بینی بێتمانیانی دەستگای ڕۆشنبیری و ڕاگەیاندنی پارتی چەند بەرهەمێکی تری هەیە، بەڵام زیاتر لە ڕووی سیاسیەوە ینی گۆڤار و ڕۆژنامەکانی دەرەکا بۆ ینی بیریشتان لەوە کردەوە کە بابەتەکە کەمێک جیاوازتر بێت. بەڵێ ئەکید وە تایبەتمەندی شوێن کە زۆر گرنگە لەبەرەوەی کە شاری سلێمانی وەکو هەمووزانین بە پایتەختی ڕۆشنبیری ناسراوە و لە دوای 2009 لەلایەن یونسکۆ بە شاری داهێنەری ئەدەب ناسێنراوە. ئەمە دووبارە ئەرک و بەرپرسیارەتی دروستەکە لەسەر شانی هەموو ئەوانی کە لێرە موجودن ئامادەیان هەیە لە دام و دەستگا حکوومیەکان دامەزراوە و دام و دەستگا و ناوەند و سەنتەرە ڕۆشنبیری و معرفیەکان و هەروەها هەموو لایەنەکانی تر میدیا بە ڕێی خۆی بە ئەرکی خۆی و لەگەڵیشە حزبی سیاسیش، چونکە حزبی سیاسی بریتی نییە لەوەی کە تەنها ئامانجی استراتیژی ئیشکردن بێ لەسەر پرسە سیاسەکان یاخود بەجێهێنانی ئامانجە حزبی و سیاسەکانی خۆی و بەهێزکردنی پێگەی جەماوەری خۆی، بەڵکو بەشێک لە ئەرکەکانی بەشێک لە ئامانج و استراتیژەکانی ئەوەیە کە دەبێت کار لەسەر ئەوە بکات کە چۆن بە چ میکانیزم و بە چ ئەمڕازی خزمەت بەنەتەوە بکات، چونکە پرۆسەی نەتەوە سازی پرۆسەی دەوڵەت سازی کە ئێمە هەمیشە زۆر قسەی لەسەرەکەین، چونکە ئێمە تا ئێستا بەداخۆ کارکتەرێکی نادەوڵەتین و خاوەنیکیانێکی سەربەخۆنین، بۆیە پێویستمان بەم ڕێکیزانە هەیە بەم ڕەگەزە گرنگانە هەیە کە چۆن بیپارێزین و بەتەئکید و بزات لە ئێستاشا کە سەردەمی گیانگەراییە. ئەم سەردەمی گیانگەرایی وای کردووە کە شەپۆلی هەژمونی کللتوری وڵاتانی تر نەتەوەکانی تر بەتایبەت دەوڵەتانی دراوسێمان لەسەر بێ و پێویست بەداخە ئێمە ئەوەی کە خۆمان هەمانە و کللتورە دەوڵەمەندە بە پێزە جوانی کە هەمانە بتوانین بیپارێزین و ئەمەش پێم وایە ئەرکی تەنها لایەنێک یاخود جهتێکی دیاریکراو نییە، بەڵکو ئەرکی هەمووانە هەموو ئەوانی کە هەز بە بەرپرسیارەتێکن لەسەر ئاستی تاک لەسەر ئاستی حکوومەت لەسەر ئاستی دامەزراوەکان میدیا حزبی سیاسی درێک بە گرنگی بابەتەکە بکەن و هەنگاویشی بۆ بنێن پێناو ئیشکردن تیایدا و ئەم هەنگاوەژە چێتە سۆگەی و خزمەتانەوە کە دەمانەوێت هەوڵێک بین و پرۆژەیەک بین بۆ خزمەتکردن بە کلتور و بە فەرهەنگ. دەستان خۆش بێ. بزانم گۆڤارەکە مانگانەیە یاخود وەرزیە و چەند لاپەڕەیە یاخود لاپەڕەکان لە مانگێک بۆ مانگێکی تر گۆڕانکاری بەسەرایە خۆ ستانداردە ژمارەی لاپەڕەکان؟
بەڵێ سەبارەت بە گۆڤارەکە وەرزیە 3 مانگ جارێک دەرەچێت و چقی گۆڤارەکە لە سلێمانیە بەڵام بێگومان بێتە کۆکەرەوەی قەڵەمی هەموو شارەکانی تری کوردستان دەرەوەی کوردستان هەتا پارچەکانی تری کوردستان و تا قەتیز نییە تەنها لە سلێمانیە گرنگەوەی ئێمەمانێت دیدگاکان ڕێک بخەین دیدگاکان یەک بخەین و سەرنجەکان کۆ بکەینەوە قەڵەمەکان کۆ بکەینەوە ئەو هزرانەی کە هزری بەپێزن سوود بە کۆمەڵگا گێنن سوود بە کللتورە گێنن بتوانین ببینە مینبەرێک و کۆیان بکەینەوە بۆیە گۆڤارەکە وەرزیە و 3 مانگ جارێکە و بابەتەکانیشی با بڵین هەر جارە و لەسەر تەوەرێکە واتە زۆر تێکەڵ نییە ئەوەی کە مەسەلەن هەر لەناو یەک ژماری گۆڤارەکە چەندین بابەتی تێدا بێن نەخێر هەر ژمارە و تایبەتە بە تەوەرێک و بابەتێکی کللتوری و ئەدەبی و سەبارەت بە ژماری لاپەڕەکانیش تهدید نییە کە دەبێت چەند بێت پێویستی بابەتەکە چەند ئەخوازێ و ئەو نووسەرانی کە بابەت ئەنێرن و دوجار بەڵام وەکو گشتی گۆڤارەکە حجمی بە بڵین گەورێ و ژماری لاپەڕەکانیشی لەسەر و 100 لاپەڕەوەیە باش مادەم وەرزیە هەستەکەم یانیەوە شتێکی ئاسایی بێت چونکە 3 مانگ جارێ دەربچێ بێ شتێک بێ ئەوە مثلەن بخۆت بێت ئەکیت بابەتەکان مەسەلەن زیاتر زۆر ئەوە قوڵاییان هەیە بابەتەکان بتوان وەکو سەرچاوێکی زانستیش بن وکو ژێدەرێ بن بتوانن لەو بوارەیە نووسەرە باشەکان قەڵەمە باشەکان بواریان هەبێت چونکە زۆر جار ڕەنگە لەو تارێکی کورتان نتوانی هەموو دیدگا و سەرنجەکان و ئەو زانیاریانی کە هەیە لەسەر بابەتەکە بیخەیتە ڕوو بەڵام لە پانتاییەکی فراوانترە ئەتوانیت کە سەرنجەکان زیاتر با بڵێم بچیتە ناو وردەکاریەوە و حەق بێ بە بابەتەکە و لەگەڵ یا کاتێک کەسێک ئەو گرنگی ئەو بابەتە بۆی گرنگە دەوێ بخوێنێتەوە یاخود بۆی بگەڕێت و سەرچاوێکی زانستی بتوانێت سوودی لێوەربگرێت چونکە هەم حەق دراوە بە بابەتەکە و هەم مثلەن زۆر جار ئاماژەش بە سەرچاوە زانستیەکان دراوە کە بەکار هاتووە لەو بابەتەیە ئەمانە هەمووی بۆ خۆی گرنگە چونکە ئەتوانی بڵین وەکو سەرچاوەیەکی ئەکادمی و زانستێ بێ لە ناو ڕەفەی کتێبە کوردیەکانە و سوودی لەوەرەگیرێ هەندێک کات کێشەی زۆرێک لە ڕۆشنبیران و نووسەرانی ئێمە مثلا بابەتێک بنێرن بۆ هەر شوێنەکە بیانەوە بڵاو بکرێتەوە مثلا چەند لاپەڕێکی دیاریکراویان بۆ دیاری ئەکرێت یاخود مثلا گلەی ئەویان هەیە کە حەق نادرێت بوو بابەتە ئەمان چەند ماوەیەکی زۆر خەریکە بن لەگەڵا چەند سەرچاویان لەگەڵا بەکارهێناوە مثلا بابەتەکە کورت ئەکرێتەوە یاخود لەو ڕووی کە سەر نووسەرەکە یاخود خاوەن امتیازاتەکە مثلا بابەتەکەیان زۆر بەدڵ نییە کورتیەکەنە و شتێکی لێکەنانی هەستەکەم لە ئێستا لە گۆڤاری هەردەمە ئەو کێشەیە نییە کە ینی ئەو نووسەرکە هەر بابەتێ بنێرێ حەقی خۆی پێ ئەدرێ بەڵێ بەتەکید وایە چونکە ئێمە ئەو پانتاییەمان ڕەخساندووە و مافەمان داوە بە نووسەرەکە بەوەی کە بابەتەکەی چەند قسە هەڵەگرێ و چەند ینی وردەکاری و تەفاسیل و هەموو ئەوانە بتوانێت لەو بابەتی خۆیان مەسافەی هەبێت و بتوانێت بابەتەکەی بە تێر و تەسەلی بنێرێ و وەکو خۆشی بڵاو کرێتەوە هیچ ئەوە نەبووە مەسەلەن بابەتەکەی کورت بکەینەوە بەڵکو بواری پێدراوە و بابەتەکە بە تێر و تەسەلی داپەزیەوە زۆر باشە دەستان خۆش بزانم باسی ئەوت کرد کە ئەم گۆڤارە ڕاستە لە شاری سلێمانی دەرئەچێ بەڵام نووسەران و ڕووناکبیران و ڕۆشنبیرانی بۆنمونە هەر چوار پارچەی کوردستان ئەتوان بابەتتان بۆ بنێرن لەسەر ئەو بابەتێکی خۆتان پێشتر دیاری ئەکەن بزانم لەسەر شێوە زارەکانی چ کێشەیەک نابێت بۆ نمونە مەسەڵەن هەر تەنها سۆرانی یاخود کورمانجی هەورامی ئەم شێوە زارانە شتێکەڵی گۆڤارەکە و کێشەی نابێت نەخێر ئێمە گرنگەوەی کە کوردیە ئێمە کە لەسەر بنەمای ئەوەی کە ئێمە خزمەت بە کللتورێکین کللتوری نەتەوە کللتوری نەتۆش پێوەست نیە بە شارێک یاخود پارچێکی دیاریکراوە شێوە زارێکی دیاریکراو ینی ئێمە بەسمانەوە سنوورە بۆپڕینەوە سنوورە جوگرافیانە بەپڕین بۆیە هیچ کێشێک نییە لەوەی کە بابەتەکان بە چ شێوە زارێک بن و پێما بێ لەم ژمارەیە بەڵێتیایەتی شێوەزاری کرمانجی تیاوە لە داهاتووشە لە ژمارەکانی داهاتوو تا ئەسڵان زۆر پێشمان خۆشە بێ و دەوڵەمەندی ژەبین بۆی کە شێوە زارە جاجیا کوردیەکانیش کۆ بکەینەوە بە هەورامی بە زازاکی و هیچ کێشەیەکی نییە لە ڕووی زاراوەیەوە زۆر باشە بزانم بۆ ئەم وەرزەنوێتان لەسەر چه بابەتێک بابەت نێراوە ینی چه بابەتێکتان دیاری کردووە
بەڵێ طبعاً هەر لە چۆرچێوی بابەتە کللتوریەکانە خۆ دەزانی کللتور ینی پرسێکی زۆر فرە ڕەهەندە زۆر ئالۆزە و زۆر تەفاسیل و وردەکاری زۆرتیایە ڕەنگە زۆر جار لای هەندێک لەوانی کە زانیاریان سەرەتایی بێ کللتور تەنهاوە ئاناسێنن کللتورێکسانە بە دابوونەریت بەڵام دابوونەریت مەسەلەن هێڵێکی زۆر باریکە لە کللتور زۆر فراوانە زۆر چەمکەگرێتەوە و کاریگەریەکانی لەسەر هەموو کایەکانی تریشەیە کللتور و سیاست کللتور و دین کللتور و ئەدەب هونەر وەرزش بۆیە ئێمە بە درێژایی کارکردنمان ینی ژمارە لە دوای ژمارە بابەتێکە لە بژێرین کە بەڵام لە چوارچێوی کللتورا بێ بۆیە ژمارەی یەکەممان کە لەسەر ئەدەبی منداڵانمان نووسیوە بۆ لە بەرۆی پێمان وا بووە کە ئەم بابەتە گرنگە لە بەرۆی کەم قسەی لە بارەوە کراوە زۆر مەسەلەن بابەتی ئەدەبیات بە شێوە گشتەکەی هەموو ژانڕە ئەدەبیەکانی چیرۆک شعر ڕۆمان ئەمانە نووسەرانێکی باشمان هەیە و ئیشی تیا کراوە بە وەکو پێویست بەڵام پرسیار بوو لامان کە ئایا ئێمە بۆ مناڵان چونکە لە هەموو دنیا ئەدەبیاتی گەورە ساڵان جیاوازە لەو ئەدەبیاتی کە منداڵان هەیەی و نووسەرەکانیشان کۆمەڵی تایبەتمەندی و پێودانگیان هەیە کە دەبێت تیاندابێ چونکە بوارێکی دیاریکراوە بوارێکە پسپۆڕەتی پێویستە بوارێکە شارەزایی پێویستە بۆی کە ڕەچاوی لانی دەرونی و لانی پەروەردەی بکات چونکەمە بۆ توێژێکی تایبەتمەندە نووسە کە منداڵە و بەرپرسیارەتیە بۆیە گرنگ بوو بەلامانەوە ئیش لەسەر ئەم تەوەرەیە بکەین ڕەنگە لای هەندێک پێی وا بێ کە ئەمە بابەتێکی زۆر بچووکە لاوەیە بەڵام هەموو بابەتێکی کللتوری یەک یەکتری گرنگترە ینی هەموو یەکتری تاواکە هەری زمانی کوردی ئەدەبی کوردی هونەری کوردی هەموومانە کە ڕەگەزە پێکەنەرەکانی کللتوری ئێمەن شوناسی ئێمەن بۆ ئێمە ئەدرسن بۆ ئێمە ناونیشانن بۆ ئێمە کورت ینی نهێنی گۆڵەکەی بە پێومانەوەمانن و پێویستە پارێزگاریان لێ بکەین سەبارەت بە ژماری داهاتوش مەبەستمانەکە لەسەر درامای کوردی بنووسین چونکە درامای کوردی ژێکێکە لە ژانرە ئەدەبیەکان هونەریەکان کە گرنگە ئێمە بە خۆداچوونەوەی بکەین لەگەڵ پسپۆڕانی ئەو بوارە خاوەن شیان و قەڵەمە بە بڕشتەکانمان ئەوانەی کە پسپۆڕێتیان هەیە لەو بوارەدا قسە بکەن لەبارەی درامای کوردی مێژوەکەی ئێمە توانین ئیتر لەم بابەتانی کە گۆڤاری هەردەم جار بەجار بڵاوی کاتەوە بەرچاو ڕوون بین لەسەرەوەی کە بگەڕینەوە بۆ مێژووی خۆمان و دراسێکی خۆمان بکەینەوە ئایا مێژووی ئێمە لە بوارە کللتوریەکانە لەکێوە دەست پێەکە دوجار چەمکەکان بناسێنین دوجار گرفتەکان باس بکەین کە گرفتەکانی بەردەم ئەم ڕەوتە هونێریە ئەم ژانرە ئەدەبیانە لە چیایە گرفتی بەردەم نووسەران لە چیایە چۆن نەتوانین هەنگاو بنین بەرەو باشتر هەموو ئەمانە گەنگەشەی لەبارەوە کرێ لەلایەن کەسانی پسپۆڕمەندەوە لەو بوارەی خۆیدا بۆیە جاری داهاتوو لەسەر درامای کوردیە و بەسمانە ئەم بابەتە بدەینە بەرباس زۆر باشە بزانم ئەو بابەتانەیە لە ڕێگەی چیەوە بەدەستان ئەگات ینی لە ڕێگەی چیەوە ئێوە توانن وەری بگرن و لیژنێکی تایبەتمەندتان هەیە بۆ نمونە ئێوە ئەو بابەتانە هەڵسەنگێنن و شەنوکەویکەن و دواتر بڵاو بکرێتەوە بەڵێ سەبارەت بە بابەتەکان لە بەروی تەوەرەکان دیاری کراوە ئەکی دەبێت بگەڕینەوە بۆ کەسانی کە پسپۆڕیان هەیە لەو بوارەیە باشە و زۆر جار مەسەلەن بڕوانامەش و ئەزمونەمانە هەمووی ڕەچاو کراوە و کەسانی کە قاڵ بوونەتەوە لەو بوارە لەو تۆرە دیاری کراوەیە ئەوانە قسەیان لەسەر کردووە و لە داهاتوو شەهر بەو جۆرە ئەبێت بێگومان هەموو گۆڤارێک پێشەوەی بڵاو بکرێت و بابەتەکانی بە فلتەرە ئاڕات و کەسانی پسپۆڕی ئەو بوارە دووبارە تەماشایەکەنەوە هەڵە و کەم و کوڕێک ئەگەر هەبێت ئەنجە دوجار بچێتە چاپەوە بزانم باسی کاری سەرنووسەرێکی خۆتمان بۆ کە بزانم ئەزمونێکی نوێیە بۆ تۆ کاری سەرنووسەری قورس نییە هەمیشە ژیانخانمان وەکو کچێکی خوێنەوار و تێگەیشتوو ناسیوە بەڵام وەکوی کە بە سەرنووسەری گۆڤارێک ئەم شتێکی تازەیە ئەستەکەم وەکو ئەزمونێکی تازەیە بۆ بەڕێستان بزان مەرجەکانی مەسەلەن بوون بۆەوەی کە بوو بێ بە سەرنووسەر چییە قورس نییە ئەم کارە بۆ تۆ بەڵێ ڕاستە پێشتر کارم لە میدیانە کردووە و زیاتر سەرنووسەریش ئەزمونێکی تازەیە چونکە تۆزێ بوارێکی خۆم جیاوازەوە یاسایی و زیاتر
و ساڵانێکی زۆری وەکو چالاکوانێک لە بواری پرسی ئافرەتانە کارم کردووە بەڵام کەم تا زۆر مەسەلەن ئەو پەیوەندیام هەر هەبووە لەگەڵ میدیا لەگەڵ ئامڕازەکانی ڕاگەاندناوەکو نووسەرێک وتار و ئەو شتانم بەردەوام هەبووە نووسینم هەبووە چاوپێکەوتنی میدیایم هەبووە لەبەرەوە وەکو قورس بەو جۆرە قورس نەبووە بەڵام ئەکید هەر بوارێک کە کاری تیاکێ بێت قاڵبوونەوەی پێویستە ئەزمموی پێویستە ڕەنگە وەکو ئەزمموی کاری میدیای و ڕۆژنامەوانیم ئەزممونێکی نوێ بێ بۆ من ناڵم ئەزممونێکم هەیە و یاخود خێبرەیەکی وام هەیە نوێیە ئەکیت پێویستم بە فێربوونە بەڵام بە شێوەیەکی گشتی ئەو مەرجانی کە لەو هەر کەسێکە کە لە کاری میدیایە کارەکە لە ڕاگەاندن کارەکە لەیکێک لە ئامڕازەکان کارەکە پێویستە کە شارەزایی هەبێت لە ئیتیکی ڕۆژنامەوانی لە ئەخلاقی ڕۆژنامەوانی لە یاسای بەرکار لە یاسای کاری ڕۆژنامەوانی ژمارە 35 ساڵی 2007 کێسە لە هەرێمی کوردستانە بەرکارە بێت مادە بە مادە و خاڵ بە خاڵی ئەوە زانیاری هەبێت لەبارەیەوە و بزانێت کە پێودانگە یاساییەکان چین ئەو ڕێوشێنە ئەوانی کەسان ئەو ڕێوشێنە ڕۆژنامەوانیە لە چین کە پێویستە ڕەچاو بکرێت لە کارکردن لەو بواری خۆتە و لەگەڵ یا بوونی حەزێک ڕەغبەتێک بۆ ئیشەکە و لەگەڵ یا کۆکردنەوەی ئەزمون و شارەزایی لە بوارەکەی خۆتە و بزات بابەتەکەش زۆر گرنگە کە مەسەلەن کەسێکە بێتە سەرنووسەری گۆڤارێک ڕۆژنامێک هەرچی بێت گرنگە تەوەری گۆڤارەکە ڕۆژنامەوانەکە لە خۆیەوە نزیک بێت ینی لانی کەم زۆر دوور نەبێ ئەگەر چی بزات ئەو اختصاسی خۆشی نەبێ بۆ نمونە ڕەنگە کەسێک هیچ لە سیاسەتکاری نەکردبێ قورس بێ بچێت ببێتە سەرنووسەری گۆڤارێکی سیاسی یاخود بێتە سەرنووسەری گۆڤارێکی ئابووری لە کاتێکا هیچ شارەزایەکی لە بواری ئابووریان نەبێ بەڵام بابەتە کللتوریەکان پێم وایە ئێمە بەرکەوتەمان هەیە لەگەڵیا و بابەتی کللتوری تا ڕادێک بابەتێکی مەسەلەن کۆمەڵاسیەکە بەردەوام بەرکەوتەمان هەبووە لەگەڵیا و لە ئەسنای کارکردنی خۆمانە لە ساڵانی پێشوە و لەگەڵیا خوێندنەوەمان بۆی هەبووە پێم وایە کە ئەتوانم بڵێم لێم بۆ نزیکە و زۆر قورس نییە پێم زۆر باشە سەرکەوتو بیوای سەرکەوتنی زیاترە بۆ خوازم خات و ژیان بزانم باسی ئەوت کرد یەکێک لە کارەکانت کە لە ماوەی ڕابردوو بە ئێستاشەوە کارە لەسەر کردو پرسی خانمانە بزانم بۆ پێش پرۆگرامیش قسەیەکمان کرد لەسەروتم بزانم لە ئێستاە چەند کەس بابەتی ناردوو بۆ وەرزی یەکەمی گۆڤارەکەوتە زیاتر لە 15 کەس بزانم لەو 15 کەسە چەندیان خانمن چەندیان پیاون تا چەند گرنگی دراوە بەوەی کە بابەتی خانمانیش لەم گۆڤارە ینی بەهەند وەربگری و زیاتر بڵاو بکرێتەوە بەتەکیت یەکێک لە گرنگیەکانی ئیشکردن ئەوەیە کە لە هەر بوارێکا بێت ڕەچاوی یەکسانی ڕگەزی بکرێت چونکە ئێمە وەکو کۆمەڵگا وەکو ینی ئاسی ژیانکردن هەردوو ڕگەز پێکەوە ئەتوانن و دیدگاکانی هەردوو لە ئینجا ئەتوانێت وەکو پێویست سوودمەند بێ وەکو پێویست بتوانێت ئامانج بپێکێ پێیان بگەێنێ بۆیە گرنگە کە دیدگای هەردوو ڕگەز وەکو پێویست وەربگیرێ و لەم ژمارەیەشە ئەکیت کارمان لەسەر ئەوە کردووە و پێم وایە زۆر بە یەکسانی چەند نووسەری ئافرەت پیاو بوونی هەیە ئەوەندەش نووسەری ژن و قەڵەمی ژن لێرەدا نووسینەکانی خۆیانیان ناردووە و بەشدار بوون تایدا و زۆر بە گرنگیەوە ڕاچاوی ئەوە کراوە بە تەکیت باش بزانم پێم خۆشە جیاوازی ئەم گۆڤارە لەگەڵ گۆڤارەکانی دیکە ئێستا بەتایبەت لە شاری سلێمانی کە دەرئەچن یاخود خاڵێکی جەوهەری لەم گۆڤارەیە چییە کەوا لە خوێنەر بکات بیخوێنێتەوە لە بەرەوەی لە ئێستاە ینی وا کراوە هەمومان ئەزانین کە سوشیال میدیا ینی هەموو دنیای داگیری کردووە ینی ئێمەش وەکو کورد بێبەش نین لەوە بزانم خاڵی جەوهەری ئەم گۆڤارە لە چیایەکەوا لە خوێنەر بکات بیخوێنێتەوە بە هەندی وەربگرێ طبعا ئەکیت بابەتە کللتوریەکان بابەتێکن کە زۆر نزیکن لە خەڵکەوە پێم وایە زۆر هەستەکەین کە پێیوەستین پێوەی بمانەوە نەمانێت چونکە کاریگەری هەیە لەسەر هەموو لایەنەکانی ژیانی ئێمە بۆیە بابەتێک نییە کە دوور بێ لە عامی خەڵکەوە بۆیە هەم تام و چێژێکی تایبەتی هەیە و هەمیش بابەتێکن کە خەڵک هەموو کەسێک خۆی تابینێتەوە چونکە بەرکەوتی هەیە لەگەڵمانە ئەژی و گرنگە لە هەموو ڕۆکانەوە گرنگە لە ڕووی دینەوە لە ڕووی سیاسیەوە لە ڕووی کۆمەڵایەتیەوە
ئەمە وەکو خاڵی دووەمیان گرنگی گۆڤارەکە لەوەدایە کە پەرش و بڵاو نییە و مەسەلەن تێکەڵ نییە کە چەندین تەوەر و بابەتی کۆکرد بێتەوە بەڵکو لە لاپەڕی یەکەم تا پەڕی ئەخیر تەنها لەسەری یەک تەوەر ئەنووسێ. ئەمەش زۆر کار ئاسانیە بۆ کەسێک کە بیەوێت دەو بوارە قاڵ بێتەوە بیەوێ وەکو سەرچاوێک سوودی لێوەربگرێ ئەتوانێ بەبێەوەی کە زۆر ماندوو بێ پەڕەپەڕە بگەڕێت ڕاستە و خۆمە وەکو سەرچاوێ وەکو ژێ دەرێ بەکاربێنێتەوە. ئەمە یەکێکە لە خاڵە پۆزەتیڤەکانی ئەم گۆڤارەکە جایە کاتۆ ڕەنگە لە هەندێک گۆڤاری ترکە تا ڕادێک تێکەڵی هەیە لە بابەتەکانە و ڕێگای ڕاستەڕێی خۆشی دیاری کردووە، استراتیژی خۆی دیاری کردووە کە تەنها لە بواری کللتورە کارەکات نەکەوەی کە لە هەندێک بواری تری سیاسی و ئابووری و ئەوانە هەرچەندە کللتور خۆشی دوجار لە قوڵایە ڕگوڕیشی هەر هەیە لەگەڵم لایەنانی ترا کە دوجار بەربەریەکەوین ئەکید لە ژمارەکانی تری داهاتووە، بەڵام وەکو فۆرمە گشتێکە کللتوریە. باش هەنێک کاتیش بابەتی کللتوریەکان وەکو هەنێک بابەتی دیکەنیە بۆ نمونەوەکو بابەتێکی سیاسیا خۆت ئابووری نیە بۆ ماوەکی کاتی بێ کۆن ببە یاخۆت بەسەر چیانی بابەتە کللتوریەکان هەمیشە ینی لە بەردەوامیدان هەموو کاتیانی ئەمە پێویستمان پێێتیان هەر کاتێک تۆ بابەتێکی لەسەر بخوێنیتەوە هەر تازەیە. زۆر ڕاستە و ئێمە زۆر پێویستمانە چونکە ئێمە لە بروی نەتەوەیکی کارکتەرێکی نادەوڵەتینەوە گەلی کورد یەکێک لەو گەلانی کە بەردەوام لە ژێر هەڕەشە و مەترسی و شەڕ و ئەنی شەڕی نەتەوەی هەبووە، شەڕی خاکی هەبووە، بۆیە زۆر بە کەمی سەرمان پرژاوتە سەرەوەی گرنگی بین بەکار ڕۆشنبیریەکان کە معریفەکان ئەزمونمان کاڵە ئەزمونێکی سەرەتاییمان هەیە، بۆیەم هەوڵانە جێگەی باخن هەر کەسێک هەر لایەنێک پێی هەڵبستێ جێگەی باخ و گرنگیە چونکە بابەتی کللتور لە وڵاتان یا لەو نەتەوانی کە گەشتنەتە ئاستێکی زۆر پاش لە تێگەیشتن لە گرنگی بابەتەکە استراتیژی زۆر وردیانێ کردویان دە بەشێک لە سیاسەتی خۆیان بە بڕاندیەکەن ینی کللتوری خوان هەژمونی کللتوری خوان دەسەپێنن بەسەر نەتەوەکانی ترا جاگەر ئێمە وتارێکی بەرەنگاریمان نەبێ و سیاسەتێکی بەرەنگاریمان نەبێ ئەوە کللتورەکەمان پراوێز دەبێت پاسیڤە بێکەوێتە لاوەکە کاڵە بێتەوە کە زۆر جار ئێمە زۆر قسە ئەکەین لەسەرەوەی کە لە هەندێک شوێنە زمانی کوردی پراوێزە پرسیارە لامان بۆچی تاکی کورد شانازیەکە بۆی کە زمانێکی بیانی ئەزانێت و باژی قسەی پێکات زۆر بە ڕەوانی و بە پاراوی قسەی پێکا بەڵام هەوڵی نەداوە کە کوردیەکەی باش بکات یاخود زۆر بە خۆکە بەکەمزانیەوە لە زمانەکەی خۆی ئەنڕوانێ لە کللتورەکەی خۆی ئەڕوانێ لە هەتانانە جلوبەرگی کوردی ئەڕوانێ ئەمانە هەمووی کەمی ئاسی تێگەیشتنە جەهلە و نەزانیە و خۆ بەکەمزانیە کە پێویستە ئێمە ئاگایی تاک بەرز بکەینەوە کە پێویستە بە چڕی ئیش لەسەر ئەو بکەین کە تاک بگاتەوە ئاستە لە تێگەیشتن. دەستان خۆش ماندوو نەبن دو پرسیارم خاتو ژیان باسی ئەوەکەین کە بزانم لە ئێستاە زۆربەی گۆڤار و ڕۆژنامەکان و زۆربەی تەلەڤیزیۆنەکانانی لە ئێستا کارەکانیان پچی کوردێتەوە بۆ ناو سوشیال میدیانی ئاینەوەی ئەگەر ئەم گۆڤارە ئەگەر بەدەستیشی نەگایە خۆت بەدەستی نەکەوێت توانێت لە ڕێگەی سوشیال میدیاوە بینەری بێ لە ڕێگەی لینکێکەوە بێ لە ڕێگەی سایتێکەوە بێ بزانم ئێوە لە بەرنامەتانایە کە ئەم گۆڤارە مەسەن سایتێکی ئەلکترۆنی بۆ دانێن خوێنەر و بینەران مەسەرەن لە ڕێگەی ئینتەرنێتەوە بتوانن بخوێنەوە. بەڵێ طبعاً مارکێتینگی میدیایی یەکێکە لەو وەسیلانەی کە ئەتوانێ باشتر هاوکار بێ بۆی کە ئەو بابەتانە تەوەرەکانی ئەو گۆڤارە ئەو ئەمڕازە ئەو هەر بابەتێ بێ ڕۆژنامە بێ گۆڤار بێ بۆی باشتر بە میکانیزمێکی زۆر خێراتر بگاتە لای خوێنەر و سوود ببەخشێ بە تەواوی چین و توێژەکان. بێگومان ئێستا لایەنی تەکنۆلۆژی و ئامڕازەکانی ڕاگەاندن زیاتر لە سۆشیال میدیا و ئینتەرنێتە کۆبووتەوە و ئێمەش ئەکید کار لەسەر ئەواکەین لە ئێستادا نەخێر وەکو هەنگاوی فعلین نەماناوە بەڵام بێگومان لە ژمارەکانی داهاتووە هەوڵە دەین کە ئەم بابەتانی کە لە گۆڤارەکەدا بڵاو دەکرێتەوە وەکو لینکێک بگاتە لای خوێنەر و بتوانرێ لەو بەستێنەرانەوە بابەتەکان بخوێنێتەوە. دەستان خۆش ڕۆماندوو نەبن. سوپاس خاتو ژیان ئەمڕۆ لەگەڵمانە ماندوومان کردی. زۆر سپاس بۆ خاتو ژیان جەلال کە بەڕێزیان سەرنووسەری گۆڤاری هەردەم بوون ئەمڕۆ لای ئێمە میوان بوو کە باسمان کرد لەسەر هەنگاو ئامانجەکانی گۆڤاری هەردەم. ئەوەشمان بیر نەچێ ئەم پرۆگرامە با سپۆنسەری سەرەکی هەوێری ددانی فلۆرۆداین پێشکەشکرا تا پرۆگرامێکی
ترە شاد بن خواتان لەگەڵ بێت.